سڵاوتان لێبێ ئەوە هاتوین بۆ ئەتیکادۆلۆجیکەڵ پارک واتە باخچەی ئاژەڵانی ئەسیر بەڵام بەداخەوە بەشی جیانی هاتین دۆلفینەکە ببینین دانی هیوایەتەوە بە دۆلفینەکە بینێ ئەوانی کە یاریەکانەوە بەڵام ئەمڕۆ لە داخراوە تا 2023 نایکەنەوە واتەوە نییە بڵێ چەند ڕۆژە داخراویان نا ئەنجابا لەگەڵمە من لەم گەشتە کۆمەڵێک جانداری زۆر جوان و تایبەتان ئاشناکەین هەرچەمە لای دانیش دام دانی هەست بەچیە کاچووکە هەر لە سەرتا هاتووە لە باوکە وەرە چیەوە باوکە کیسەڵە حەزەکە ئەمڕۆ کاوتیت ئێرە ئێستە پیشانیانین باشە با کیسەڵەکانیان بشان لە بەشی کیسەڵەکانە ئەم هەموو کیسەڵەی لێدانی سیل کە هاتوونەتە قەراغەکەشەوە ئەو بەرەوە خوان ناوەتە بەرخۆش زۆر زۆرندانی وایە زۆری لێ باشە چی ئەمە خواردنەکانیانە لێرە توانی بە 5 یۆرۆ خواردنیان بیت چین هەموو بەشەکانی بەسەرەکەینەوە دۆلفینی لێ وڵات دۆلفینەکان لە داخراوە باوکو جامەکو باسمان کرد داخراوە ها تاوزدانی سی تاوسەکان کە دانی لەوێ نەگاز ناکرد بەشی ئەم گیاندارەکانە لێرە بە هەموو شێوازێک جگەرە کێشان و ئەوانە قەدەغا دانی جاوەرە سەیریکە کە جوانە چی؟ نا سێوە خۆن باوکەوە بە پێمان بە سێو ئەمانە زیاتر ئەم سەرتەختەیە چی وەرەسێم سەرتەختەیەکە زۆر جوانە هەڕۆژمان بۆ نایەتەوە هەردەم چای ببینی ئەوە شۆ ژوور داخیشە وەرسە بچووکەکانە نەمانە ئەمە چێدانی؟ هەڵۆیە؟ ڕاستەکە بەس هەڵۆکان لە کوێن نازانم ئەوەتە ڕاستەکە ئەوەتە دانی؟ ئەوەتە؟ ئەوەتە ئەوەتە هەستوو بێ بڵێ وەرە هۆی سێم بۆ لامان ئەوە هاو دانی هاو ها بچکەکانیە وی سێ بچکەکانی لەعات بەس ئەو بچکانە ئەوەی ئەوانن هەدی چیە دانی؟ شنو تاسا؟ برو ديوها شاخة داني
دانی واکە ئاکە جوانە و خشاخە درێژانیانەوە چییە؟ دانی بۆ دانی تۆش بڵێ دەی ئەم جارە جاوی منی هەیە کاتی توش بیڵە ڕۆم جارە بۆ سەسەجار ئاوا جاوی هەیتەوە ئەمە ئۆری دۆری سیپێڵێن خۆی قاچیان لە بنەڕەتە سپی ڕەشەوە سپی دەرەکەوێت جاڵە لەسەر دوو قاچەکانی ئەوەستێت بۆ ئەوەی کە فێنکی بێتەوە بەردەوام خۆی فێنکە کاتە بۆ چۆلە ئەمە بەشی دەلفینەکانە دانیجان بەس بەداخەوە لە دەرەوە کە تێکتەکەمان بڕی پێیان وتین کە داخراوە لەژێر چاکردنان هاوار بزانم ئاوە چێ لێوێ بزانین نوێ ناتوانین هیچ سێری چانکەین دانیجان لێرە یاری دەلفینەکانمان هەبوو لەگەڵ ئەم سەگی ئاوی و بەڕاستیش یعنی دوو بەشی سەرەکی لەبەر ئەوان هاتی دیارە دانیشان سینە بوو ئەمە بەشی دەلفینەکانە بەڵام بەداخەوە نەبوو کە بچینی باشەکانیان ببینین ئێمە کوردستان لەم دیوە تۆڵەکانەوە سەیریەکەین وەرە ئێرە دانی دانی وەرە دانی وەرە ئێرە بینی وەرە ئێران بینی ئاوەتان دانی کور لێوە بوون لێوە بوون وڵا لە هەموو شوێنێ چیە دانی گەورەیە ها هەڵێ بەچی هەڵەیە بەلوتی ڕاستی گەورەیە ها بەلوتیشی خواردنە خوادانی وەرە بەرزایە ڕاک ئەوانامی پێکەن سەیرکە دەبینی خەوتون لەناوە گەرما تااقەتی بردن وە هەمی خۆیان ناوە تا سێبەرەوە لێ کەوتون دانێکیان نەبێ ها ئەو سەر ها سەری بینی بین ها لەو سەر بخۆی جوڵێتەوە ئەمە گورگە ئەو گورگە دانی زەنی وەرە ئێرە وەرە ئەوە تا دانی وەرە ئەوە زۆر گەورەی دانی ها
بڵێ بۆ تۆزە خێرا ڕناکەی پێی بڵێ تۆزە خێرا ڕاکەی ناتوانێت بجۆڵێتەوە ئەوەش دانێکی ترە ئەوە تا ها ئەمە خۆی گیر کردووە بزانم شەمشەمە ژێران ئەم بەرەدەرە خاسی هەواڵدانە بخۆ خەڵکۆ لێ ناوی چی ئەم شتە؟ نانەیسە ناوەکەی وتۆ کوالا نا ئەمە لامۆری پێڵەن لامۆر دەی دەیت لەگەڵ دەی مەترسە دەی دەسی لێ دەی مەشغوڵە ئافرین سکرێت واو دانی ڕێنۆ ئەمانە بەداخەوە لە جیهاندا چەندانێکی کەمن تەنها دوان لێ هاو بەس مینەکانیان ئێستا ماوە دوایین نێرینیان مرد لە چەند ساڵێک پێش ئێستا بەڵام پێم وا بێت یەک دانیان دۆزیەوە ئێستا کاری زۆربوونیان بۆ ئەکرێ بۆی کە ژمارەکان لە ژینگە بمێنێتەوە چونکە دیاردەی ڕاو و فرۆشتنی ئەو شاخەیان و گۆشتەکەی و پێستەکەی و هەموومانە هۆکارن بۆ کەمبوونەوەی ژمارەکەیان ڕەنگەکەش ڕێک لە خۆڵەکاتێ ماچی موچەکەن دانی ئەوە نەملیان بەرزە خواردنەکان بۆ خەڵباسیون بۆ بتوان بە ئێستراحەت بیخۆنا ئەو زێبڕایانەش بۆ خانە سەران لە عەرزەوانی دانی
يعني خوي فين كذا واي فواري فراري فواري يا فراري بيلا نواني أو تايبيني؟ ما كان يقارو بينيو